نان بە نرخی ڕۆژ دەخۆن و قسەش بە پێی کات دەگۆڕن. غازی لێ بڕم غازی لێ بڕم با کارەبایشکە دەی باشە. بەرپرسانی یەکێتی نیشتمانی کوردستان تاوەکو پێش هێرشەکەی سەرکێڵگەی غازی کۆرمۆر بە ئاشکرا و بەبێ هیچ ترس و دوودڵیەک هەڕەشەی گرتنەوەی غازیان دەکرد. دەیانگوت بۆڕیەکە دەگرینەوە و ناهێڵین یەک تۆز لەو غازە بچێتە دەرەوە. بەڵام ئێستا کە تاوانەکە بە سەریان دەشکاوتەوە دانەدانە و بە دوای یەکتردا دەردەکەون و هەستۆپاکی بۆ خۆیان و قسەکانی ڕابردوویان دەکەن. هەموو ئاماژەکان دەرخەری ئەوەن موشکی جۆری گراد و لە ناوچەی خورمات و کۆرمۆری کردوتە ئامانج. تەنانەت نزیکترین هاوپەیمانەکانی خودی یەکێتیش لە نمونەی کلدانی و خەزعەلی و کەناڵەکانیان هیچ پشتیوانیکیان لە یەکێتی نەکرد و باشکرا دەڵێن لە دەرەوەی کوردستان هێرشەکە نەکراوە و هەر لە ناوخۆی کوردستانەوە ئەنجامدراوە. ئێستاش کە سەرجەم ئاماژەکان ڕوویان لە یەکێتی نیشتمانی کوردستان و بافڵ تاڵەبانیە سەرجەم لایەنەکانی یەکێتی بە بەرپرسانی باڵا و میدیاکانیانەوە هەوڵی ئەستۆپاکی بۆ قسەکانی ڕابردوویان دەدەن و بە بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست دەیانەوێت چاواشەی ڕاستیەکان بکەن.